میدیاکارانی بەڕێز وەک ئاگادارن مانگی ڕابردوو لە بەرواری 15دا وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بڕیاری کەمکردنەوەی کرێی خوێندنی بە ڕێژەی لە 125 دەزانکۆ و پەیمانگە تایبەتەکانی هەرێمی کوردستان لە بۆ سەرجەم خۆناغەکانی ساڵی 2019 بۆ 2020دا بۆ بڕیارەکە بۆ سەرجەم زانکۆ و پەیمانگە تایبەتەکانە و هیچ زانکۆیەکی لێ بەدەر نییە. بەڵام ئەوەی ئێمە نیگەران کردووە ئەوەیە کە زانکۆکەمان زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی بە بیانووی ئەوەی کە زانکۆیەکی قازانجنەویستە پابەتبوونی خۆی بەم بڕیارەوە ڕەت کردوێتەوە و ئامادە نیە جێبەجێ بکات. ئێمەش وەک فێرخوازانی زانکۆکە بۆ ماوەی 4 ڕۆژە بەردەوامین لە چالاکی خۆپشاندان بە شێوەیەکی مەدەنی لە ناو کەمپی زانکۆکەماندا دژی جێبەجێ نەکردنی بڕیارەکە. پاش ئەوەی کەس لە دەسەڵاتدارانی زانکۆکە ئامادە نەبوو بە تەنگ داواکاریەکانمانەوە بێت و چارەیان بکات، ئێمەش ناچار بین خۆپشاندانەکانمان بێنینە دەرەوەی زانکۆکە و لێرەدا بۆ ڕای گشتی دووپات بکەینەوە کە ئێمە سوورین لەسەر بڕیاری جێبەجێکردنی کەمکردنەوەی خوێندن کرێی خوێندن بە ڕێژەی لە 125 و داواکارین وەک چۆن زانکۆ تایبەتەکانی دیکەی بڕیارەکان جێبەجێ کردووە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانیش بە هەمان شێوە بڕیارەکە جێبەجێ بکات. لێرەوە داواکارین لە جەنابی دکتۆر ئارام محەممەد وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و لایەنە پەیوەندیدارەکان کە بەدەم داواکارەکانمانەوە بێن و زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی ناچار بکەن بە جێبەجێکردنی بڕیارەکە. تا ئێستا بایکۆتی هۆڵەکانی خوێندنمانە کردووە و ئەمەش پەیامێکە بۆ ئەوەی ئەگەر بە زووترین کات نێن بەسەر داواکانمانە و جێبەجیانەکەن بەڕاستی هەموو شتێک احتیمالی زۆرەوەی و بایکۆتکردنی کلاسەکانی شەوە بایکۆتکردنی ئاخر ئێگزام فاینەڵ ئێگزام ئەنی 8 بەشەیە لە زانکۆی ئەمریکی بەشەکان هەمیان کلاسی جیاوازیانە کلاسی تێکەڵیانەوەواتە بەشەکان بەجیانین بۆ نمونە بەشی ئینجنێرینگ یان بەشی پەیوەندیان نێو دەوڵەتەکان بەشەکانی تر هەمویان یعنی یەک معاناتیان هەیە و تێکەڵن و ئەگەر بڕیاری بایکۆتکردنی کلاسەکانیشماندا پێکەوە بڕیار دەدەین و پێکەوە جێبەجێ دەکەین. جوابی داونەتەوە لەمان چوان ڕۆژەیە تا ئێستا زانکۆی ئەمریکی و سەرۆکی زانکۆم بەیانەیە ئیمێڵی بۆ ئێمە ناردووە بە بیانووی ئەوەی کە ئەگەر ئەوان لە 125 کەم کەنەوە ئەوان ناتوانن زانکۆکە بەڕێوە بەرن و چونکە تێشووی زانکۆکە بە ڕێژەیەکی زۆرە.